بناوی خدای گەورە و میهرەبان خۆشەویستان بەڕێزان دەمەوێت بابەتێکی یەکجار گرنگ باز بکەم کە ئەویش بریتیە لە گرتبوونەوەی چەوری سەرزگەر یان چەوری جەرگ. چەوری جەرگ بابەتێکی زۆر باوی جیهانیە ئێستا وا لە کوردستانی خۆشمان و لە وڵاتان هەمووی بە شێوەیەکی گشتی زۆر باوە. گرنگترین هۆکارەکانی ئەوە کە بۆ چەوری لەسەر جەرگ خڕ دەبێتەوە شتێکی پێ دەڵێن مێتابۆلیک سندڕۆم، ئەو کەسانی کە شەکریان هەیە و ئەو کەسانەی کە قەڵەون یان زەختیان هەیە یان چەوریان بەرزە، یا ئەو کەسانەی کە خواردنی چەوری زۆر دەخۆن یان خواردنی کاربۆهیدراتی پێ دەڵێن کە بریتیە لەوانەی کە زۆر پاقلاوە و ئایسکرێم و مەسەلەن شەکری خواردنی شەکر زۆر دەخۆن، ئەو کەسانە زیاتر دەبێت. و هەروەها ئەوانەی کە جوڵیان کەمە دائیمەن هەر حەزیان بە دانیشتن و بۆ پاڵدانەوەیە، زۆر لەو کەسانە زیاتر دەبێت. چەوری جەرگ خۆی لە خودی خۆیدا نەخۆشیێکی ئەوە نییە کە نیشانەیەکی زۆری هەبێ سەرەتا، ئەوە کێشەیە دائیمەن. ئێمە ئەگەر نەخۆشی نیشانەی هەبێ و زوو کەشف بێ بۆ ئێمە زۆر باشە، بەڵام عادەتەن ئەو نەخۆشیە زۆر کات نیشانەی نییە، بۆیە خەڵک هەستی پێ ناکە ئیلا ئەگەر مەسەرەن دەبینی بێتاقەتە یان ئۆتە دەچێت سۆنەرێک دەکاتە مەشاعەکەت چەوری جەرگی هەیە. جا بۆیە بۆ خۆی خودی خۆی چەوری جەرگ دەمێ ئەو پەیامە بگەێنم ئەگەر نەبێتە ئیلتیهابی جگەر یان جەرگ کێشەیەکی ئەوتۆ نییە، ینی لەوانەیە ئەو کەسە ینی تا دەشمرێک کێشەی نەبێ، بەڵام ئەگەر بۆیە دەبێت گرنگی پێ بدەین، دەبێت بێ لای دکتۆری پسپۆر بزانی ئایا تووشی ئیلتیهابی کردووە یان ناکە. ئێمە لە زانستێکی خۆمان پێ دەڵێن ناش. ئەگەر بوو بە ناش ینی ئیلتیهاب ئەوە ئەگەری ئەوەی هەیە خوا نەخواستە ببێتە ئەوەی کە جەرگ ڕق بکە یان تەشەموعی جەرگ دروست بکە، بۆیە دەبێت گرنگی پێ بدەین بەڕاستی کە نەگەیتە ئەوە. ئەو گرنگترین چارەسەرەکان بەڕاستی بریتیە لەوەی کە تۆ گرنگترین شت خواردنی کاربۆهیدریت کەم کێ، واتە هەموو جۆرە شیرینیەکان و ئەوانەی مادەی شیرنی تێدایە گلوکۆزی تێدایە دەبێت کەمی کێوە. پاشان دەبێت خواردنی چەوری شتۆزە کەم کێوە و دەبێت وەزنت دابەزێنی، ئەوە مهمترین شتە بەڕاستی. لە 105 بۆ 10 وەزن دەبێت دابەزێنرێ و دەبێت وەرزش یان جوڵەیەکی زۆر بکەی بەلایانی کەم هەفتانە 5 جار هەر ڕۆژی نیو کاتژمێر بۆ 45 دقیقە وەرزش بکەیت، بە تایبەتی وەرزشێک بێت تۆزێک عارەقەی لەگەڵا بێ زۆر سوودی دەبێت. بەو هیوایی بتوانین سوودێکمان گەیان دەبێت، چونکە بەڕاستی گرنگ ئەوەیە ئەوانەی کە چەوریان هەیە یەکەم نەترسێن، بەڵام گرنگی پێ بدەن نەکە ئەو چەوریە بگۆڕێ بۆ خوا نەخواستە ڕقبوونی جگەر یان تەشەموعی کەبد. زۆر سپاس.